خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین کۆتا تەوەری ئەمڕۆژمان کامڕۆ 1970 کە ئازانی ڕۆژی جیهانی مرۆیی بوو لە هەمان کاتیشە ڕۆژی جیهانی فۆتۆگرافیە کە فۆتۆگرافی لەسەر تاسەری جیهانە مێژوویەکی دوور و درێژی هەیە هەر لە ڕابردووە لە چرکاندنی وێنەکانەوە کەیتر بە شێوازی ڕەشوسپی و دوجار لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و لەگەڵ بیرۆکەی نوێیە وێنەکان بەرەو جیاوازتر ڕۆشت لەوانەیە ئێمەش خۆمان لە ڕابردووە ئەگەر وێنەیەکمان بگرتایە هیچ وەسیلەیەک نەبوو یاخود هیچ ئامێرێکی پێشکەوتی وامان نەبووە گەر کەسێک هەبووە ئامتەنانە تەسمە کرد لە منداڵیە کە بۆ مەکتەب و بۆ خوێندنگا بە خێزانی ئەڕۆشتین لە بەردە مزگەوتی گەورە لە ڕێگەی کامێرێکی یەکجار گەورەوە وێنەی شای بچوشانەگرتین ڕەش و سپی بۆی کەوەک ناسنامەیان بۆ هەوێکەمان ئەمانە کە بیئەچینەوە بۆ ڕابردووە سەر سێرەکەین تەنانە دەگەر کامێرەیەکی زۆر کوالێتی باشیش پێنەبێ مۆبایلەکەت پێیە ئێستا چەندین مۆبایل بە ڤێژنی تازە و بە کوالەتی باشتر وێنەی زۆر جوانی هامی نەما بەڵام تۆ بەڵامونە دە دیمەنێک بمبورە قسەکەت ئەبڕم لە دیمەنێک دە 12 دانە فۆتۆ ئەچرکێنی دواترە بینی لە بەرچاوت ئەکەوێت ئەو چێژەی نامێنە بەڵام جاران بۆ نمونە خۆتە بۆ ئامادە کرد کامێراکە هەنێک جار لە ماڵۆ نەتان بوو بە کرێ وەرتەگریان هێنی کەسێک بوو هاوڕێیەک خزمە کەس و کارێک لێ دووەر ئەگرت فۆتۆ دەچرکان کۆڵی خۆت ئامادەکە هەنێک جار لە کۆتایشە ئەنجامە بوو بە سفر لەبرێت کە فۆتۆکانە سوتا لەگەڵ ئەوەشە هەندێک جار ئەیماگەڕینەوە کە فۆتۆ ئەبووە بەهێزکردنی لایەنە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بچی لەو ساخێزانێک گەر سەردانی ماڵێکی کە سوکاری بکردا یەکەم شە دوای ناخواردن و چاخواردن و لەگەڵ میوە خواردنەکە ئەلبومەکانیان نایە دەرەوە و دەسەکرا بە یادگاریە جوانەکان کە چۆن بەیەکەوە هەمویان لە ئاهەنگێکان لە گەشتێکان لە سەیرانێکە بەیەکەوە بوونیان هەندێک کەسێ تەمەنی لە گەنجێتیش ڕۆشتووە ئیتر بەواچێک کە خۆی ئێستا مناڵیە بەڵام کەلبومەکەیە مناڵی خۆی تیا بوو ئەمانە هەموو چێژێکی تایبەتی هەبوو کە لە ڕابردووە هەبوو بەڵام لە ئێستاە پێشکەوتنەکان و تەکنەلۆجیا و ئامێرەکان زۆر بە باشیات و کوالێتی کامێرەکان و لێنزەکان زۆر باشە و فۆتۆش هەیە بەڵام با ئێمە بێهودە نەبین فۆتۆگرافەری زۆر باشمان هەیە خەڵکانێکمان هەیە کە هەمیشە ڕۆژانە لەسەر فۆتۆکانیان کۆمەڵێک کاری باشتر و باشترەکەن و ئێمەش ئەمڕۆ پێمان خۆشە هەم لەسەر ڕۆژە جیانێکە هەم لەسەر ئەوەی کە چۆن گرنگی بە فۆتۆ بدرێ گرنگی بە لایەنەی کەلتوری بدرێ گرنگی بۆ بدرێ فۆتۆکانمان بتوانێت بچێتە دەرەوەی سنوورەکان کە ئێستای بینین زۆربەی فۆتۆگرافەرەکان بەشداری نێو پێشانگەت نێودەوڵەتەکانی پێکرد فۆتۆکانمان ببێتە بەشێک لە ئەرشیفی جوانی کەلتور و ناوچە و شوێنەکانمان ئەمانە هەمووی گرنگی و تایبەتی فۆتۆ خۆیەتی بۆیە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد مەریوان ماگرۆک و فۆتۆگرافەر و ویدۆگرافەر کە بە ڕێزیان ئێستا لای مەمیوانە زۆر بەخێر بگەم بەخێر پیرۆزە لە جەنابت و لە هەموو فۆتۆگرافەرانی جیهان و بە تایبەتی کوردستانیش زۆر بەخێر کاک محەممەد پێمان خۆشە بزانین فۆتۆ هەوڵدانی تۆ بوو یا خولیای تۆ بوو بوویتە فۆتۆگرافەر سەرەتا زۆر سپاس بۆ پرسیارەکەت بابەتی فۆتۆگرافی من سەرەتا کاتێک کە دەستم پێ کرد ساڵی 2015 دەستم پێ کرد ئەو کاتە تەنها 15 ساڵ بووم ئەو کاتێک کە دەستم پێ کرد لە ڕێگەی کامێرایەکی زۆر بچووکەوە دەستم پێ کرد دوا بە دوای ئەوە سەرەتا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە یوتیوبەوە دەستم پێ کرد لە ماوەی ساڵێکا وەکو بچووکترین یوتوبەر گەیشتم بە 100,000 سەبسکرایب و خەڵاتی یوتیوبم وەرگرت لە دوای ئەوە ساڵانێکی زۆر لە پرۆدەکشن و ئەیجنسیا کارم کردووەکو ئیشی ڤیدۆگرافی فۆتۆگرافی پاشان ماوەی ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ لە ڕاگەیاندن بووم و ئێستاش سربەخۆ کار ئەەکەم لە هەموو ستایلەکانی فۆتۆگرافی و ڤیدۆگرافیە ئەی سەرکەوتوو یەخوا جا زیاتر لە چ بوارگەلێک قاڵ بوویتەوە وەکو لایەنی هوەری کارەکە من زیاتر لە بابەتی وەرزشی ستریت فۆتۆگرافی واتە ئەو وێنانی کە بێپلان زۆر بە سوتفە ئەگیرێن کار ئەەکەم و هەروەها وێنەی سرۆشت وەکو لایەنی هوەری باشە من لە پێشێکێکە شاوتم یعنی فۆتۆ زۆر جار ئەبێتە ئەرشیف ئەبێتە بەڵگە ئەمانە توانین کاری پێ بکەین ماشەڵا سروشتێکی زۆر جوانمان هەیە و ئەگەر بچیتە ناو خەڵکەوە بۆ شوێنەکان کەلتوریکی جوانمانەیە هەم لەوەی کە بازاڕی قەرەباڵغمانەیە هەم لەوەی کۆمەڵە سەیرانگا و شوێنی ئاسەوارمانەیە تا چەند لەگەڵ ئەم بابەتانە بینێت هەیە
بەخوا کاک سەرکۆ ئەم ئیشەی ئێمە ئیشی فۆتۆگرافی ئیشێکە پڕە لەمانە، یعنی ئێمە بە چەندەها ئیشمان هەیە کە هەم ئەو چیرۆکەی کە لە ناو بازاڕێکە لە شاری سلێمانیا بۆ نمونە یاخود لە شارەکانی ترا ئەگوزارێت، کاتێک کە ئێمە لە ڕێگەی وێنەوە ئەم پەیامە ئەگەێنین خەڵک بە چاوێکی تر شتەکان ئەبینیان زۆر جار بۆ نمونە تۆ سەیرەکەی پیاوێک لە ناو بازار دانیشتۆ خەریکی کارکردنە وێنەیەکی ئەگریدیان بۆ نمونە لەو کاتەیە وێنەیەک زۆر بە سوتفە ئەگریت کە ئەکرێت بە چەندها ساڵ ئەم دیمەنە دووبارە نەبێتەوە. وێنە زۆر تایبەتە لەبەرەوەی کە بە تەواوی ئەو خۆشەویستی هەست پێیەکەی کە لە دیمەنەکای بینی کە ڕەنگە قەت نەیبینیتەوە. باشە ئەڵەی لانێ دیمەنێک بوو بێت بە چەندەها ساڵی تر دووبارە نەبێتەوە خۆت بەر لەختۆ دیمەنی وا کەوتویت کە فۆتۆی بگریت؟ بەڵێ بەڵنیایەوە. بۆ نمونە چی بووە؟ ڕۆژێکیان زۆر ئاسایی لە نزیک مزگەوتێکەوە پیاوێک بوو کە ئیشی پاکردنەوەی شەقامەکان و بابەتاناکە دەستی مناڵەکەی گرتبوو لەو کاتەیە مناڵەکە با بڵێن نوشتاوەتەوە پیسێکی لە عەرزەکەی هەڵگرتوێتەوە کە باوکی دەستی گرتووە ئەڕۆن، ینی شتێک هەیە کە لەوانەیە زۆر جار بە چاو بیبینی بەس وەکو ئەوەی کە وێنەیەک لەبەر چاوە بمێنێتەوە زۆر دەگمانە. خۆی زۆر کاتیشەڵین وێنە ئەمە ئەبێتە ئەرشیفێک، ینی ئەبێتە بەشێک لە مولکی جەنابەت و دوجاریش ئەم وێنەیە ئەمێنێتەوە. بەڵام هەندێک جار وێنەکان بەڵگەن، ینی تو ێستا سێری کە بە هەموو ئەو کارە ساتانەی بەرامبەر میلەتەکەمان کراوە. ئێستا گەر کاچی بۆ پارێزگای هەڵەبجەکە خۆتەکەی بە بۆنەمێتەکانە ئەگەر ڤیدیۆ وێنەکان نەبوو پێ ناتوانین بە میوان یان بە سەردانی کەران بە کەس بڵێن کێمە مەمان بەسەر هاتووە. هەتا ئێستاش ئەو فۆتۆ ڤیدیۆیانێ بەڵگەن بووی کە چیمان بەسەر هاتووە. تا چەند هەوڵێیت بۆ نمونە هەندێ بابەت هەیە، هەندێک بابەتی کللتوری هەیە، هەندێک فستیڤاڵی تایبەت هەیە، هەندێک دابوونەریتی جوان هەیە، ینی با دوور نەکەین ئێستاش بڕۆ لە سلێمانی ئەڵەیە چم بۆ قەیسەری نەقیب تایبەتمەندیەکە بۆ شاری سلێمانی، ئەچم بۆ هەولێر، ئەچم بۆ قەڵا تایبەتمەندیەکە بۆ شاری هەولێر. ئێوە تو وەکو فۆتۆگرافەر حەز ئەکەن زیاتر شتە دەگمەنەکانتان لابێت، هەوڵی ئەو بابەتانە شێن کە بە ئەرشیفی بکەن و وەکو وێنە بمێنێتەوە؟ کاک سەرکەوە من بە تایبەت من وەکو فۆتۆگرافەرێک زۆر هەوڵی ئەوە ئەیەم کە وەکو کوردێک بناسرێن بۆ ئەو مەبەستەش زۆر ئیش لەسەر بابەتە کللتوریەکان ئەەکەمەوە ئەو کۆڕ و کۆبوونەوانەی لە ناو سلێمانیا ڕۆژانە ئەکرێت ئەو چالاکیانەی کە ڕێک ئەخرێت بۆ نمونە ئەم بابەتانەی کە لەم کۆتاییانە هەبوو بابەتی پشتگیریکردنی ڕۆژئاوا لەوێ ئێمە پشتگیری خۆمان دەربڕیوە لە ڕێگەی فۆتۆ و ڤیدیۆوە. جەنابەت چی بۆ ئەوێ؟ بەڵێ لە هەموو ئەو چالاکیانەی کە بە گشتی ئەکرێت منۆکو خۆم بەشدارم هەر کەسە و لە ڕێگەی بەهرەکەی خۆیەوە هەوڵایەت پشتگیری بکات. من لە ڕێگەی فۆتۆ و ڤیدیۆی خۆمەوە هەوڵمیاوە لە ناوتۆڕە کۆمەڵایەتەکانی خۆمەوە بڵاوی بکەمەوە بۆ ئەوی کە خەڵکێکی زیاتر لای خۆمەوە هام بم کە لەم کۆڕ و کۆبوونەوە و چالاکیانەیە بەشدار بن و پشتگیری بکەن بۆ نمونە بۆ ڕۆژئاوا. باش سەرکۆ باسی بۆ نمونە هەڵەبجەی کرد ئەوەی کە گوزەراوە ڤیدیۆکان فۆتۆکان لانێ ئەوەی کە ئەوان کردیان هەرچەند هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام بۆ نمونە نووسراوێک ئەبێ وەرگێڕانی بۆ بکەی بۆ زمانە جیاوازەکان خوێنەر بدۆزیتەوە لەسەر لانێ توێژێکی تایبەت کارکە، بەڵام فۆتۆ ڤیدیۆ ئابە و شێوەیە نییە. تۆ ئەتوانیت لەسەر زۆرێک لە توێژەکان کار بکەیت لە ڕێگەی فۆتۆکانتەوە وەرگێڕانی نابێت بە خێراترین کات ئەتوانی پەیامەکە و بگەێنی. بۆ نمونە باسی ڕۆژاوات کرد تا چەند گرنگە لە بابەتی لەم جۆرەیە لەگەڵ ئەوەی کە فۆتۆگرافێرەکانی ئێمە هونەرمەندەکانی ئێمە ئیشی هوەری لەسەر ئەکان هەڵ بدرێت ئەمە گەیاندنێکیشی بۆ بکرێت بۆەوەی کە لە جیهانە ئەمە پیشان بدرێت، نەک هەر فۆتۆ جەنگیەکانمان هەموو لایەنەکانی ترمان بە جوانەکانی کوردستانمانەوە بە بیناسازی کوردستان بە مێژووی شارستانیەتی کوردستانەوە تا چەند ئەبێت پاڵپشتی بکرێن ئەمانە لەسەر جیهانە لەسەر ئاستی جیهانە نیشان بدرێن. بەڵێ بەڵنیاییەوە زۆر گرنگە بە تایبەت بابەتی بیناسازی و ئەو تەلارانی کە لە ناو سلێمانیا هەن ئێمە یەکێک لە ستایلەکانی تری فۆتۆگرافی بۆ خۆی بابەتی هەندەسیە، بابەتە ئەندازەییەکان کە وێنەیەک بگریت بە شێوازێک بێت تەواو هەڵگری ستایلی هەندەسی بێت کە ئەمە دوجار ئەبێتەوە بە ناساندنی
ئەو کللتورە ئەو وڵاتە ئەو شارەکە تەلارێکی جوانی هەیە کە لە ڕووی ئەندازەیەوە هەندەسیەکی جوانی بۆ کراوە و ئێمە لە لای خۆمانەوە زۆر هەوڵمانیاوە کە بەردەوام ئێمە وێنەکانمان ئەنێرین بۆ دەرەوە لە چەنەها وێبسایتی جیهانی دا ئەندرێت و پاشان کۆمەڵێک وردەکاریشی لەسەر ئەنووسێت یعنی لەو کاتە ئێمە بین بە نێوەنگیرێک بۆ ئەوەی کە ئەم شتە لە شوێنێکەوە بگەێنین بە شوێنێکی تر بەڕاستی چونکە بابەتێکی زۆر گرنگە و فۆتۆگرافی بە تەنها بزنس و بازرگانی کردن نیە و لایەنە هونەریەکەی کە پێویستە لە هەموو فۆتۆگرافەرێکە بەڕاستی هەبێت و بەتەنیا پێویستە حەزێکی شت بۆی هەبێ یعنی قەت ناتوانیت ئەم کارە ئەم فۆتۆگرافی و ڤیدۆگرافی وەکو بزنس دەست پێ بکەیت و بتوانیت ئیبداع یان داهێنانی زۆر گەورەی تیا بکەیت ئەگەر حەزت بۆی نەبێ بەڕاستی تا چەند هەوڵەی وەکو فۆتۆگرافەرێ من لەو ساوە سەرنجی فۆتۆکان تێم لەگە قسەکانمان فۆتۆکانی جەناب تەڕوا فۆتۆکانی پرسیار دروست بکات یعنی بۆ نمونە ئێستا من فۆتۆگرافەری جیهانی بۆ نمونە فۆتۆگرافەرێکی وڵاتێکی کە بێ ئەگەر هەندێک کاری ببینم پرسیارم لا دروستە بێ بۆ ئەم کەسە جەختی لەمە کردو تۆ لەسەر کەلتور سەر جەنابەت فۆتۆی خانمێکە پیشانە بە جلی کوردیەوە فۆتۆی ژنێکە پیشانە نانی تیریەکە ئەمە لە کەلتوریشی کام شتانە نییە تا چەند دەتەوێت فۆتۆکانی پرسیار دروست کات ئەویان ستایلێکە کە چۆن بڵێ کۆمەڵێک شت بەنەهێنی پیشانەی و پاشان بۆ بینەر خۆی بەجێ هێڵیت کە خۆی مانایەکی تیا بدۆزێتەوە زۆر هەوڵێم ینی بەردەوام ڕۆژانە بۆ نمونەگەر لە حاڵەتێکە بۆ ئەو ڕۆژە هیچ ئیشێک شتێکم نەبێت کامێراکەم ئەبم لە ناو بازار بەڵکو دیمەنێکم دەست بکەوێت کە خەڵک خۆی بڕیاری لێبات سەیری وێنەکە بکات بە لێکدانەوەی خۆی بڵێت لەم وێنەیە من ئەم شتە ئەبینە منجا من چەندها وێنەی لەو شێوازم هەیە کە هەر کەسە و خۆی لێکدانەوەیکی بۆ کردووە یەکێ گوتوێتی ئەم وێنێ ئەوەی تیا هەتا من یەکێک لە وێنەکانم کە ئێستا ئامادە نەبوو بەس لە ڕێگەی سلێمانی بۆ کەرکووک بووم وێنەی هەورێکم گرتە بوو هەورەکە بە شکڵێک بووە کۆی کە دایکێک بێ مناڵەکەی بەدەستەوە بێ اینجا یەکێک هەبوو ئەیوت ئەمە لە بچکە شێرێگە یەکێگەیوت ئەمە لە دایکێکە چێکە مناڵەکەی بەدەستەوە بێ یەکێگەیوت ئەمە لە تۆفانێکە چێکە هاتبێت ئیتر چەنەها لێکدانەوەی بۆ کرات چەنەها وێنەی لەو شێوازەشم هەیە ئەگەر ئەمانە هەمووی بۆ نمونە سەحەر فۆتۆگرافەر وەکو شێوەکار ئێوە گەر بۆ خۆتان لە نێوان خواتانە ساڵانە پێشانگا بکەنەوە یعنی بۆ نمونە ئەم بەشە فۆتۆکانی کاک محەممەدە ئەم فۆشە فۆتۆگرافەریکی کێم بەشە فۆتۆگرافەری کێ ئەگەر ئاوا بێ کاری فۆتۆگرافەری باشتر و باشتر بەرەو پێشەوە ناچێ چێبڕچێکی باشتر لە نێوانەوە دروست نابێ بۆی کاری باشتر و باشتر بکەن و باشترینشی لێ هەڵبژێرێ بەدڵنیایەوە ئێستا ئێمە لەو ڕۆ زۆر لاوازین زیاتر ئەتوانم بڵم کاک سەرکۆ کێشەکەی ئێمە ئەوەیە کە ئەو ژمارە زۆرەی فۆتۆگرافەر کە بۆ نمونە لە ناو شاری سلێمانیا هەیە ئەکرێ بڵین لە سایە نزیکی 85 بوونەوەی پشتی بە کاری بازرگانی لەم بوارەیە بەستووە بۆیە زۆر کەم گرنگی بەلایەنە هونەریەکەی دراوە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ فۆتۆگرافەر لە کۆتاییە بەڵام ئەگەر بکرێت بڵێ ڕکابەرێکی زۆر باش دروستە بێ ئەو کاتە فۆتۆگرافەری زۆر باش دروست دەبێت لەو حاڵەتەیە کە ئەو ڕکابەریە دروست ببێت بەڕاستی باڵە گرنگە ئێستا بەشێک لە دیمەنەکان با بڵێن ئەو ڤیدیۆیە تۆمارکردن و ڕێکۆردکردن و ئێدیتکردنەکەوت جەنابەت پێمان بڵێ لە چ قۆناغێکیت ئەمە پێمان بڵێ تا چەند ئەمە بووە بەشێک لە ئیش و کاریتەوە چی ئەکەی ئێستا ئەم ڤیددیۆی چیەکە پیشانەیە سەرەتا ئەم ڤیددیۆیە پەیامەکەی ئەوەیە کە کەسێک دانیشتۆ سەرەتا بەس خۆی دیارە قسە ئەکات پاشان دوای ئەوە کاتێک کە فرێم ئەگۆڕێت کەزە چواردەوریانە کەزە چواردەوریانەمەوە تەنها لە وەهمێکایە ئەمە پەیامی ڤیددیۆکەی پاشان پەیامەکەی تریژەوەیە کە تۆ ئەتوانیت بە تەنیا کارێکی زۆر باش بکەیت چونکە ستایلی سینەمایی ئەکرێ بڵێن کە زۆر قورسترە لە بابەتی هونەری پیشاندانی کللتور و ئەم بابەتانە لەبەرەوەی سینەما بە تەواوی ڕەنجێک ڕووناکێک سێبەرێک لە شوێنەکە پرسیارە بۆیە ئەم جۆرەی کە من ئەیکەم بۆ ئەوەی هەم پەیامێک بگەێنم
ئەو تراژیدیایی کە هەیە پیشانی بەم زۆر جار مرۆڤ کاتێک کە شتێکە بینێت هەستەکە ئەم شتە لە خۆیان هەیە لەو هەستە نەرێنیە بەتاڵە بێتەوە هەستەکات کە کەسی تریشێ وەکو ئەم بێت اینجا من لە ڕێگەی ئەم کورتە ڤیددیویانە شۆکار بە تەنیا تۆمارم کردووە چەنەها پێشنیاری ڕێکۆردکردنی کورتە فیلم و هەروەها ئەکتەریشم بۆ خۆم بۆ هاتوێتە پێشەوە لەبەرەوەی کە یەکێک بۆ لەو ئیشانەی کە لەم ماوەیە کردومە زۆر جێی سەرنجە یعنی لە پێیجەکەی خۆدایانێ پێیجەکە و ناوی کاک حەمە چییە با بینەرانمان بینەری ئیشەکانت بن پێیجەکە و ناوی چییە لە ئینستاگرام حەمە IGM حەمە IGM زۆر باشە ئەنجای بابەتێککە هەیە زۆر گرنگە وتی وەکو فۆتۆگرافەری وەرزشیش ئەمش بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی هەیە ئێستا بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە زۆر دڵخۆش بووم لە شاشەوە نەک لە شاشەی کوردەکانەوە لە شاشەی خواروی عراقیشەوە لە پارێزگاکانی ترەوە گەورەترین کەرنەفاڵی ئەستێرەکانی عێراق لە سلێمانی بەڕێوە چوو لەلایەنی نەورۆزکە ئامادەکاریەکی یەکجار جوانی بۆ کرابوو نازانم بینیت لە ڕێگەی ئەوەی کە لێرە وەکو ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕێگەی گروپە میلیەکانمانەوە نمایشی زۆر جیاواز پێشکەش کرا سرودی عێراقی پێشکەش کرا سرودی نیشتمانی عراقی پێشکەش کرا لە پارێزگاکانی تری خواروی عراقەوە چەندین گروپی تراتن چالاکیان پێشکەش کرد کەرنەڤاڵی یەکجار زۆر گەورە بوو جەنابەت لێ ئامادە بووی تا چەند لەگەڵ کاری ئەو فۆتۆیانەیە کە ئەوانە بۆ مێژووی ئەم شارە ئەمێنێتەوە وە ئەشتوانین بەجیان بڵێن لە سلەیمانیش ئەتوانین ئێمەمیشانە بکەین طبعا سەرەتا من فۆتۆگرافەری ڕسمی یانەکەم یانەی نەورۆز بەڕاستی بابەتی فۆتۆگرافی وەرزشی ئەویان زۆر ئەتوانم بڵێم کارێکی قورس و زەحمەتە لەبەرەوەی هەر چرکەیەک بۆ تۆ ڕووداوێکی تازەیە اینجا ینی حەدەسەکان ڕووداوەکان نازانی کەی ڕوئەت نازانی لە چ کاتێکا ڕوئەت ئەبێ بەردەوامی کامێراکە ئامادە بێ من خۆم لە ڕۆژی کردنەڤاڵەکە دوو کامێران بەدەستەوە بوو بەدانێک ڤیددیۆمە کرد بەدانێک فۆتۆمەگرت لەبەرەوەی کە کۆمەڵێک ڕووداوی زۆر جوانتیا ڕوئەیە هەنێک جار دیمەنی زۆر جوانی تێئەکەوێت بەڕاستی بابەتی وەرزشیش بۆ ئێمە زۆر گرنگە عنی بە تەواوی بەشێکە لە ناساندن دووبارە بۆ خەڵکی شارەکە بۆ ناساندنی ئێمە لە جیهانی دەرەوە یاخوا دەست خۆش بێ و لەشە ساک بێت بە هیوایەوەی کاری باشتر و باشتر بکەیت هیواداریشین کاری فۆتۆگرافەری ببێتە بەشێکی گرنگ چونکە زۆر کەسێ ئێستا فۆتۆگرافەرە و تۆش بتانی دیانە دەرکەوی تو کاری باشتر بکەیت دووبارە سپاس زۆر بەخێر هاتینە کۆتایی بەرنامەکەمان بە هیوای ئەوەی کە سوودمان پێبەخشی بێتن هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین خواتان لەگەڵ بێت.